خاتو شەیدا حسامی دامەزرێنەر و سەرۆکی ڕێکخراو و هاریکاری مرۆیی و ڕۆژنامەوانانی فەڕەنسیە ئەم بەیانی میوانی ئێمە زۆر شانازی بە بوونت ئەەکەین لێرە بەخێر بیت خات بەخێر هاتی خات و زۆر سپاس بۆ ئەو پێشکەشکردنە بەڕاستی خۆم بە ئەستێرە نبینم بە زۆر پێ خوشحاڵم کە حزورم هەیە لە بەرنامەیە جارێ ئەم بەیانی پێمان بڵێم هەموو ئەنەرژیت لەکوێ بوو ئەنەرژی وڵی نەخەوتم ماندووم زۆر لەبەرەوەی کە وەکو باستان کرد ڕۆژنامەوانەکانی خەڵکی یەمەن ساعت دوی بەیانی گەیشتنەوە عەدەن ئەم دوی بەیانی ئەمڕۆ ئیتر گەیشتنەوەیان خۆیان و هەروەها ئەو ماتریاڵانێک کە بۆمان دەستەبەر کردوون ینی لەگەڵیان بوو گەڕانەوەیان بۆ ئەوێ بۆ خۆی ینی چاڵنجێکی زۆر گەورە بوو کاتە ئێوە هەر لە هاتنیان هەتا گەڕانەوەیان چونکە جەنابەت سەرۆکی ڕێکخراوەکەی هەر لە سترێسی هەتا گەڕن و بە سەلامەتی بۆ شوێنی خۆی من نەکس تەنهاوەنی بڵێم کە سەرۆکی ڕێکخراوەکە بمیان لە بەرەوەی دامەزرێنەر من خۆم چونکە هەموو پرۆژەکان سەرپەرشتی یەکەم لە ناو فیلدم ینی مەدانی خۆم کار دەکەم نەخەوتی هەتا ئەوان هەتا گەیشتن ناوەڵان نەمتوانین لە بەرەوەی کە پێویست بوو ینی لەنا ئۆپرێشنێکین ئەگەر ینی گیریان بخواردایە لەمە لە فڕۆکەخانەمەژی و لێوەرەگرێت نەکتەنها من سەفری فەڕەنسا بۆ یەمەن ئەویش لەگەڵمان لە کۆنتاکت بوو سەفری یەمەن لە پاریس هەروەها ئەگەر هاتوو گرفتێکیان بۆ دروست بێت چونکە بەڕاستی ئەمە دەست پێشخەری بوو نەکتەنها بۆ ڕێکخراوەکە ئێمە نەکتەنها بۆ کوردستانیش ینی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە کاکالی دۆڵەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە پاریس زۆر هاوکاری کردین بەڵکو بۆ فەڕەنساش دەست پێشخەری بوو کە ئەم جاران لە بڕی ئەوەی کە ئێمە ڕۆژنامەوانەکان بەرینە وڵاتی مەسر یا بیان بێن بۆ ئامان چکە عادەتەن وایە یعنی ئێمە ئەو وڵاتانەیە کە ناتوانین بچینە ژوورەوە وەکو یەمەن وڵاتێکە کە شەڕە وە تەنها ناوچەیەک ئێمە توانیمان ئەو کچانەیان تیا بهێنینە دەرەوە عەدەنە بەشێک یعنی وەکو لە باشووری یەمەنە ئەیان بینە مەسەڵەن ئەممان لەوێ کویان دەکەینەوە یان لە مەسەریان لە لوبنان بەڵام بارودۆخی ئێستای ناوچەکە زۆر خراپە ئەوە یەک دووش بەڕاستی من بیرم لێ کردەوە وتم ئێمە لە 2019 ڕێکخراوەکەمان لە هەولێرە ئەو هەموو بەرنمەیەمان هەیە ڕاهێنانمان هەیە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان و هەروەها ناوچەکانی تری عێراق ئێمە ژنان پەروەردەکەین لە بەشی تەکنیکی و بۆچی بیان بەمە وڵاتی تر بۆچی نیان هێنمە وڵاتی کە جارێ خۆمان تۆمار کراوین تیمم لێرە هەیە ستۆدیۆم لێرە هەیە و ئەو سەقامگیریە کە لەم ناوچەیە هەیە بڕاستی با دەرکەوێت بۆ هەموو کەسێک ئێستا چ بۆ حکوومەتی فەڕەنسیە چ بۆ تەنانەت بۆ ئەوانەی کە ڕێکخراوەکانی ترکە ئێستا مەسەڵەن وەکو CFI کە بۆ گەشە پێدانی میدیایی کار دەکەن لە چەند وڵاتێک ئەم چالاکیانەکەم بۆ ئەوانی شتێکی تازە بوو خات و شەیدامە تەواضع لە جەناب تۆکەڵی من ئەستێرەنیم ئەگەر ئەمە کەسێک خانمێک بەو شێوەیە کارکات و هزر و هۆشی لە لای ئەوە بێت کە کوردستان ئاوها بناسنێت بەڕاستی ئەستێری قوبوڵیەوە ناکەم لێرە جا باشە خات و شەیدا تۆ باسی ئەم کارە قورس و گرانانەکەیت و بەم شێوەیەش کە سۆڤان ئاماژەی پێکرد با بینەوە سەرەتا دەستپێکی ڕێکخراوەکەتان دامەزرێن کە تۆ وەکو دامەزرێنەرێکی بوویت باسی دروستبوونی ڕێکخراوەکەمان بۆ بکە ئەجێندای تەواوی کارەکانی ڕێکخراوەکە چییە لەسەر چ بنەمایەک دامەزراوە لە سەرەتاوە ئەمن ژیانم لە سێ بەش پێک هاتووە بەشێکی لە ڕۆژهەڵات بووم تا تەمەنی 7 ساڵی بەشێکیشی لە باشمە لە باشوور خۆمان پێگەیاندووە لە وەکاری ڕۆژنامەوانیم لە تەمەنی 20 ساڵی دەست پێ کردووە لە سلێمانی بوومە بۆ ماوەی تقریبان 12 ساڵ نووسیومە وەرگێڕانم کردووە فۆتۆگرافیم کردووە دامەزرێنەری بەشی چاپ بڵاوکردنەوەی رادیۆنەوە بوومە یعنی ئەوە یەکم هەبووە ئەزمون ڕێگایەکی بڵێن گەشە پێدانم هەبووە لە باشوور پێش ئەوەی بچمە فەڕەنسا بۆ خوێندن بۆ ماسەرەکەم ڕۆژنمەتە فەڕەنسا لە چوارچێ پرۆگرامێکی گەشە پێدانی ژنان کە بڵێن دەست پێشخەریەکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لەگەڵ زانکۆی بریستڵ کە خاتونە زەنبەکی خانی و کاتە سەرپەرشتی دەکرد من خۆمم بۆ کاندید کرد و بۆم دەرچوو بورسێک بوو کە بتوانم ماستەرەکەم لە بەشی ڕاگەاندن بخوێنم لە فەڕەنسا بەڵام دوای ئەوەش هەر گەڕامەوە کوردستان و کاتێک کە گەڕامەوە بۆ کوردستان چەند ئایدیایەکم پێ بوو ینی بیرۆکەکانمەوە بوو کە بتوانم بڵێن ئەوانەی کە توانان لە میدیا و لە ئارتا هەیە بتوانم ینی یارمەتیان بدەم ئاژانسێکم دانا بەڵام ئاژانسەکە ساڵی 2013 بوو کە داعش هات بەڕاستی تر نەمتوانی ینی شتێکی زۆر زەحمەت بوو و ئەو مەتریاڵانش کە هێنا بووم لە پاریسەوە چکە مەتریال فۆتۆگرافیم هێنا بوو هەموویم بردە ناو کەمپەکان لەگەڵ کچانی ئێزی دەدەستم کرد بەکارکردن ینی سەرتاکەی گەڕێتەوە بۆ پرۆگرامە
کە لەگەڵ یونیسفی عێراقا دەستم پێ کرد و کۆمەڵێک کچی گەنجی یێزیدی کە هەندێکیان لەژێر دەستی داعش ڕزگاریان بوو هەندێکیشیان بڵین هەر لە شەڕەکە و بڵین لە سنجار ڕایان کردبوو هاتبوونەوە لە ناو کەمپی خانکە ڕاهێنانی فۆتۆژۆرنالیسمم پێکردن بۆ ئەوەی کە ئەم کچانە لە جیاتی ئەوەی کە وەکو قوربانی دەربکەون وەکو دەنگ دەربکەون و خۆشیان بێن باسی چیرۆکی خۆیان کە نەک ڕۆژنامە نووسێکی بیانی بێت و ئەمانە وەکو چیرۆکێک و وەکو مۆزوعێک بەکاربێنە کە تقریبا توان بڵێم زۆر نمونەم هەیە کە وا بوو یعنی مۆزوعێک کچانی ئێزیدی بەس بابەت بوو ئیتر ئەو پرۆژەیە بەڕاستی هەر پرۆژێکی کورتخان بوو ئەوەیکی هەبوو ینی توانیان ئەم کچانە بە کامرەی بچووک بچووک فێریەوە بوون بڵێن چیرۆکێکمان بۆ بگێڕنەوە بە پێ و فۆتوانێک لە ناو کەمپەکانیان گرت و ئەمە بڵێن لەگەڵ یونیسفا کە دەستم پێ کرد پرۆژێکی کورت بوو پارێکی کەمی تیا بوو ینی پارکە کەم بوو دوای کە ویستم گەشەی پێ بدەم ئەم کچانە زیاتر بەرەم بەرەو پێشەوە نەچوە پێشەوە بەڵام لە UN شوێنی تریان بە مندا کاری چاکەم بڵێ باشە ئێستا نازانمەگەر لە پەخشا بێت ئەو وێنانە کە لە پشتی جەنابتەوەن بەشێکن لە کارەکانی بەڕێزت کە کردوتە خات و شەیدا چۆن ئەگەر بینە سەر ئەوەی کە باسی ئەوە بکەین ئێمە زۆر جار وا تەسەورمان کردو کە خانمان بۆ کاری پامنێری بۆ کاری بێژەری پێشکەشکاری لە ناو میدیا زۆر بارزن زۆر دەرکەوتون بەڵام سیرەکەم دیدی بەڕێزت زۆر جیاوازترە لە ڕووە تەکنیکیەکەوە ئێمە هەمیشە لە پشتی کامەرەکانەوە زۆرتر ڕەگەزی نێرە بینین لە ژووری کۆنتترۆل زیاتر ڕەگەزی نێرە بینین بۆچی بە گرنگت زانی کە خانمان لە بوارە تەکنیکیەکەەوە ڕاهێنان بکەن و ئەوەیش کە هەستی پێکەم زیاتر کارەکانی تۆ سەرنجە لەسەر ئەوە وڵاهی ببوورە گەر زۆر قسم کرد نازانم کاتەکەم چەنەکە بۆچی ڕێکخراوەکە مەسڵم بۆچی و هەم ئامانجەکەی چی وەکو پرسیارەکەی جەنابەت بوو کە ئامانجی بەڕاستی تەنها کارکردن لەگەڵ ژنانان نییە ئامانجی بڵێن سەقامگیری و ئاشتیرە وڵاتانی شەڕ بەڵام بەڕای ئێمە دەنگی ژن توانای ژن پێگەی ژن ئەتوانێت کاریگەریەکی تایبەتی لەسەر سەقامگیری و ئاشتی هەبێت چکە کە ژن کە شوێن و پێگەی خۆی هەبێت کار ئەکات لەسەر گۆڕانکاریەکان ئێمە تۆ سێر بکە نەک تەنها لە میدیای لە هەموو بڵین دانیشتەکانە لە هەموو ئەو ساحانێکی ئیشی تیاکرێت چ بە سیاست و بە ئەکۆنمی بە هەموو لاینەکەەوە ژن حزوری نییە بمانەوە نەمانەوێت بەڕاستی حتا ئێستا و هەموو شەڕانێکە لە وڵاتانە ئەکرێ مێزی نێگۆسیشنەکان هەمووی پیاوە یەک ژنیتیانە جاران مەرکلێکمان هەبوو ئێستا مەرکلیش نەماوە ئێستاش هاتمە کوردستان بیشوە لەگەڵ هەموو ڕێزم بۆ ئەو براینەکە کارەکەن لێرە ینی هەموو ئەوانەی کە ئێستا من بینیم لە ژووری کۆنتترۆل هەموو پیاوان بەڵام من پێتان ئەڵێم هەر ئێستا هەر لەم هەرێمی کوردستانە هەر لەم هەولێرە من نەتوانم یەک ژووری کۆنتترۆلتان بۆ بکەم بە کچ هەموویان ینی تەکنیکی ئامادەن کە کار بکەن بەڵام بەداخەوە مەجالیان نادرێتێ نمونەیەکی بچووکتان پیاڵێم یەکێک لۆ کچانەیە کە ئێمە 3 ساڵە کاری لەگەڵاکەین فێری لە ڕووی بڵین دەنگەوە فێر بووە ینی بەڕاستی توانین بڵین ئێمەش هەمان ئەمێ ئاماژە بۆ بکەم لە بەشی کۆنتترۆلی ئێمە دوو خاتونمان هەیە یەک خات و بشکوش کە وەکو هەندەسەی دەنگ و خاتوارە زوش کە لەسەر ئۆتۆکیۆ کار دەکات ئێمە هەمان دەمێ بڵم ئێستا ئەو خاتونانە کە من ناسم بەڕاستی ئافرین دەستیان خۆش بچکە ئەزانم بۆ وەرگرتنی و شوێنە پێویستە شەڕی بۆ بکەیت پێویستە ینی هەوڵ بدەیت بۆی ئەو شوێنە دەست بۆ ئەبێ بە پێ حەزیش بێ ئێستا جەنابتان لە شوێنی خۆتانن خەریکم پێشکەشی ئەم بەرنمەیەکەن بەڵام مەرجنی هەموو کچێک پێشکەشکار بێت لە ناو میدیایە یان تەنها بڵین دەرکەوێت لەسەر شاشەکە جاویستم نمونێکتان پێ بڵێم ئەو کچێکی ئێمە ئەوەمان کرد ینی بەهێزمان کرد لە بەشی تەکنیکیا تەقدیمی یەکێک لەم کەناڵانەی کوردستانی کرد بەڵام وەرنەگیرا وتیان ببە بە پێشکەشکار وتی من نەمەیە ببە بە تەکنیکار وتیان مە مەجای تەکنیکاریمان نییە کچەکە نەیتوانی ئیشی تیا بکە هاتە دەرەوە و ینی بوو بە شتێک لەسەر دڵی ئەوت من ئەم هەمووە ماندوو بووم بۆچی هیچ کەسێک ئیشێکم لە کاتێکا سەلیقەی ژن لە بواری تەکنیکیا زۆر باشترە با پێتان بڵێم لە وڵاتێک وەک وڵاتی فەڕەنسا کەناڵە تەلەڤیزیۆنەکان 80% ژنەکانی مۆنتەرەکانیان ژنن تەنانەت لە ناو سینەمای ئەوانەی کە کاری مۆنتاژەکەن زۆربەی زۆریان ژنن ئەگەڕێتەوە بۆ ئەو دقت و سەلیقەیە کە لە ناو ژنا هەیە بەتایبەت ئەو وردەکاریەکی ڕاستە ئەم کچانێکی ئێمە بڵین لەگەڵیانە کارێکن بۆ یەکەم جارکەێنە ناو ستۆدیۆکەوە پیانەڵێن بڵین چۆن کار لەسەر میکسەرەکان بکەن هەندێکیان ئاوا لەرزەوە دەستیان ینی کچمان هەیە 10 ساڵە ئیشی کردووە لە ئیشی ڕاگەاندن و تەنانەت لە ناو ستۆدیۆش بووە وەکو ئێوە ئەڵێ هیچ کاتێ تەسۆری ئەوم ناکردووە کە بتوانم دەست بۆ میکسەر بەرم
هەستم نەکردو ئەوە شتێکە کە بۆ من ئەبێت یاننا بەڵام ئێستا بۆ خۆی خێریکە پۆدکاستی خۆی بەرهەم ئێستا ئەو کچە گەیشت بەکوێەوەی کە باست کرد ئەو کچێکە بازم کرد سەلا خۆم کارەکە بەرپرسی ئستۆدیۆ مەکانەتی لە هەولێر نمونیان زۆر بێ جێگە دەستیشیان دیار بێ باشە چۆن ڕێکخراوەکە گەیشتە ئاستی ئەو 50 ڕێکخراوە کاریگەری کە لە پاریس هەیە و بەشدارە لە هەموو لایەنە گرنگەکانی پاریس بگومان ئەو پرۆژانێک ئێمە ئەنجاممان داوە پرۆژێک مەکانەتی پرۆژەی دەنگیژنان بە بێسنوور و هەروەها ئەو بڵین پرۆژەکانی ئێمە لە سێ بەش بکاتەوە بەشێکیان وەکو خولو فێرکاریە کە بڵین لە چەند وڵاتێک ئەکەین بەشێکیان بەشی پرۆتەکشنە ینی ژن چۆن خۆی بپارێزێت چه سایبەر سکوری بێت چه وەکو فیزیک بێ ینی چۆن بتوانین خۆتی تیا بپارێزی و یەکێکیشیان مەسلەی نێتوەرکینگە ینی چۆن بتوانین ئەم ژنانە بەبێ ئەوەی کە سنوور یان سێری بڵین ئەوەیان بکەین چ بەسەر بە چ نەتەوەیەکن سەر بە چه ئاینێکن سەر بە چ وڵاتێکن هەمویان لەسەر یەک ئاست بتوان ئەمانە پێکەوە لە پەیوەندیا بن و ئاڵوگۆڕ بکەن چونکە لە هەموو حاڵەتێکا تۆ چه ئایدایەکت هەبێت چۆن بیر بکەیتەوە لە کۆتاییە تۆ کەسێکیت کە لەسەر یەک ئاستا و یەک گرفتت هەیە ئێمێژن گرفتمان زۆر زۆرە کاتێککە بمانێ بینە دەرەوەی ماڵەوە کار بکەین بۆیە ئەم چالاکیانێکی ئێمە کردومانە ڕێخستنی کۆنفرانسە سەفەرکردنی ئەم کچانەیە بۆ وڵاتانی تر و ئەم پرۆژانێش کە کردمان بە تایبەت پۆدکاست شتێکی تازەیە لە هەموو دنیاە تازەیە من شانسم هەبوو ئەحمەد ناتقم ناسی کە ساڵی 2019 تەلیفۆنی بۆ کردم بۆ پۆدکاستی خۆی تەلەفۆنێک لەگەڵ پێکەوە قسەمان کرد و کاتە خەریک بووم پرۆژەی مەکانەتیم لەگەڵ CFI نووسی و ئەو تەکنیکەی کە هەڵم بژاردبوو فۆتۆژۆرنالیزم بوو بەس لە پڕوتم من چەند بە ئازادی لەگەڵم پیاوەیە قسەم کرد کە بە تەلیفۆن لە سیدنیەوە لەگەڵ ما بوو بۆیە پۆدکاستم بەلاو شتێکی نوێ و تازە بوو وتم بە ئەم جاران لە جیاتی فۆتۆژۆرنالیزم پۆدکاست بەکاربێنین و ئەمە توانی ئەنجامێکی باشی هەبێت چونکە پۆدکاست هەم تەکنیکە هەم ئەتوانی وەکو ڕۆژنامەنووسێک کاری تا بکەیت چونکە ئەگەر ڕۆژنامەنووسیش نەبیت و پۆدکاستیش بەڵێ چونکە لە کوردستانیش تا ڕادێگە توان بڵم نوێیە پۆدکاست لە هەموو زۆر بەڵێ لە کوردستان بەتایبەتی هەر زۆر نوێ ڕەنگە بۆ ئێوە زووتر با بڵێنی کە لە ئەوروپا ئەژین زووتر گەشت بێت لە ناو کوردستانە زۆر کەم خەڵک ئاشنای پۆدکاستە ڕەنگە ئێستاکە باسێکن هەر خەڵکێک هەبێت نەزانم بەبستمان لە پۆدکاست چییە دەمێ بزانم چەند گرنگە بتوانن هەوڵی ئەو بدەن ئەم بابەتە نوێ لەگەڵەوەی کە خۆی گەشاکە لە وڵاتە یەکسەر بهێنە کوردستانیشەوە ئەمە هێنامانەتە کوردستان چەند گرنگەمە بەستمەوەی چەند زۆر گرنگە لە بەرەوەی پۆدکاست پارێکی زۆری ناوێ مەتریالەکانی زۆریە من ئێستا مەتریالەکانی کوردستان بڵین ئەوانەی یەمن حتا ئێستامە لە عێراق و هەرێمی کوردستان 5 ستودیۆ مۆبیلمان هەیە کە توانی بە جانتای بخیتەوە کۆڵ تۆ بڕۆیت سەلبەغا هەمانە لە مووسڵ هەمانە لە کەرکووک لە سلێمانی لە دوهۆک ئەمە تەنها گەرباسی وڵاتی خۆمان بکەین هەرزانە ئاسانە کارکردن پێ لە ماڵی خۆ دەتوانی تۆماری بکەیت اینجا خۆی ئەسڵم بۆچی پۆدکاست پرسیارەوەت بۆ کردم بۆچی هەڵبژێران لە فۆرمی پاریس لە بەرەوەی کە ئەنجامیم پرۆژەیە ئەوەنە بڵین ئازادی بۆ ژنانەدا کاتێکە کەوتنە قسەکردن لە ناو کۆنفرانسەکانە باسی خوانیان کرد نەتیجێ ئەم پرۆگرامەوە پەرەی سند کە ئێمەوە تقریبن 3 ساڵە ئێستا 2 حکوومەت بڵین فەندی پرۆژەکانی ئێمەکە حکوومەتی فەڕەنسی بە تایبەتی کە سنتەری قەیرانەکانیەتی و یەکێکیش ئێستا ئەڵمانیا دەستی پێکردو بە هاوکاریمان نەتیجەکەی بینی زانیان کە ئێمە چۆن بە ماوەیەکی کورت توانیمان بە پارەیەکی کەم دەستکەوتێکی باشمان هەبێت ئێستا بۆچی گرنگە کە ئێستا جەنابەت بۆ نمونە لەگەڵەوەی کە پێشکەشکاریان بەرنامەیە حەزەکەی بابەتێکی تایبەتت هەیە بۆ خۆتەوێ ئیشی لەسەر بکەیت ئەتەوێت لە سوۆشیال میدیاکە تا شتێکت هەبێت کە قسە لە خۆتەوە بێت یعنی بیری خۆتە کە پەیوەندی بە کوردستان 24 یا پەیوەندی بە خودی خۆتەوە هەیە وەکو کەسێکی بڵین پرۆفشنال کە کار دەکەیت ئەتوانی لە خۆت ینی پۆدکاست بە خۆت دروست بکەیت و بڵای بکەیتەوە ببوورە قسەکەت پێ نابڕم ئاساییە گفتوگۆکەمان گەرم و باشە ئێمە بینین ئێستا سۆڤان هەمومانە بینین ئێستا میدیا بە جۆرێک کراوەتەوە کە خەریکە بێتە زۆر و بۆر بەڕاستی ئەمەمان بینی ئەچینە فستیڤالێکەوە بەدەیان خانمێکە بینی لەگەڵ کوڕێک کامێرەمانێک بە دوێتی بە مایکێکەوە تەنان مایکەکار پێشتر نەمان بینیەوە چۆنە یعنی ئەم زۆر و بۆریە ئەبێت یاخود هەر گرنگە ژن بێتە سەر شاشە ژن ئافرەت بە مایکێکەوە کاری میدیایی بکات یان ئیتر هەر کەس ویستی ئەمە وا ناکات بۆی کە کاتە پۆدکاستێک کە بەیتر بیر بۆ چوونی بە بێبوونی باگراوندێک
هەڵڕژێ بۆ کۆمەلگا یان پێویستی بە ڕێکخراوێکە کە پێشتر ئەم کەسە ئامادەکراو بێ لە ڕووی ئەکادمیەوە تەواو ڕاهێنانی پێکرابێت خانمێکە لە شوێنێکی دیکە چەندین لانی دیکەی بینیەوە یان تەنهاوە نەگرنگە بڵێن ئەمە نیە خانمی میدیا کارمانێ ئاخر میدیا بە چ ئاراستەیەک ئایکات خۆی ئێزانی چی لە چەند پرسیارەکە زۆر زۆر جوانە لە برای لە چەند ڕێکەوە توانی وەڵام دێتەوە یەکەم ژن پێویستە لە هەموو شوێنێک بێت پێویستە لە بردی بەڕێوەبردن بێت پێویستە لەناو عەقڵی میدیاکەیا بێت ینی ئەو میدیایە ئەبێ ژن هەبێت بۆی بەڕێوەی بەرەوە بەڵام ژنێکی کاریگەر بەدنیای کاڵێ ئەو ویستم ئەوە بڵێم ئەجا کە باسی ئەوەت کردنا ژن پێویستە خۆی بۆ ئامادە بکە هەموو جارە بە کچەکان ئەڵێم یەکەم پرسیارم ئەوەیە ئەڵێم ئامانجتان چییە بەڕاستی و چیتانەوێت لە ژیانی خۆتانە چی ینی ڕوانگەتان چییە بۆ ژیان و بە ڕۆژنامەوانی بۆ ئەوەی کە تەوێت دەنگی خۆت هەڵبڕی مەبەستت چییە بەڕاستی یعنی ئەم پرسیارە قوڵە پێویستە ئەوەی بکەین اینجا پێویست ناکە بەڕاستی تۆ جامعات خوێن دەبێ بۆی ببیتە ڕۆژنامە نووسێکی باش پێویستە بەوەی کە ئەزمونێکی باشت هەبێ توانایەکی باشت هەبێ و توانەکان گەشە پێ بسێ یعنی گەشە پێ بدەیت هەر ئەستراکچەری میدیایی لە هەلەسەرەوە هەرتاک و خوارەوە پێویستە بەڕاستی ئەو یەکسانی ژن و پیاوێت تایە بێت لەبەرەوەی کە تو لە ناو کۆمەڵگەیەژی کە نیوێژ نە نیوێ پیاوە و ئێستا ژیان بەرەو بەپێی ئەوەی کە خۆمان نەزانین ینی ئینتەرنێت وای کردووە دەرگای بۆ هەموو کەسێک کردوێتەوە ینی تۆ ئەگەر ئامادە نەبیت سوۆشیال میدیا زۆر 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 شتێکی مەترسیدارە ینی تۆ سەری سوۆشیال میدیای کوردی بکە بەڕاستی جاری وایە ینی ناوێرم سەری بکەم ئەڵێم با تووڕە نەبم مەسەڵەن ئەم فیسبوک و ئەنستاگرام و تیکتۆک کەسانێک لە ماوەی 2 دقیقە لە ماوەی 2 دقیقە تووڕەتەکە کەسانێک یا ڕەشبیتەکەڵی ئێمە هێشتا لەم ئاستین ڕاستە بەس ینی کچەکان کەمپینێکیان ڕێکخستووە بڵین تیمەکەم کەمپینێکیان ڕێکخستووە اینجا پێیان وتم وتیان لایڤێک بکەرەوە لەسەر پلتفۆرمی مەکانەتی دادنێت بۆ یەکەم جار لایڤم کردەوە تا ئێستانم کردووە لایڤ ئینستاگرام لەگەڵ ئەحمەد پێکەوە باسی تەکنیکی پۆدکاست و شتیوامان کرد هەر لە ناو ئەو لایڤەیە بەحمەدیشم وتم هەر ئێستا ئەوە هەستم بۆ هات چەند بەرپرسیارەتیە کە تۆ لایڤەکەیتەوە قساکەی زۆر ڕاستە ئایتە زۆر شتێکی ئەوەیە جا بۆیە من قەناعەتم وایە ئەڵێم ژن ئەبێ خۆی دروست بکە پێشەوەی داوای مافەکانی بکە ینی پێشەوەی بڵێ من ئەمەیە ببم بە کامێرەمان پێویستە خۆتی بۆ دروست بکە خۆتی بۆ ئامادە بکە حەزیشت لێبێ و شارەزابی مافەکەت چییە مافی خۆت بناسی کە تۆ نەزانی ناسی زۆر ناتوانانی داوای چی ئەەکەیت ئێستا شتەکان هەموو کلێشە بووە ها لە چوارچێوە دانراوە مافی ژن جارە تۆ بۆسە تۆ بزانە مافەت چییە وەکو ژن وەکو دایک وەکو جا بە پێی ئەو چوارچەوەیەکی تایژیت بە پێ و کۆمەڵگەیەکی تایژیت ئەمە هەمومان من کچێکی کوردم بڵێ لە ناو بنەماڵەیەکی شێخ و لەگەڵ بناو بنەماڵەیەکە گەورە بووم کە هەمووی چوارچێوە بووە بەڵام توانیمە تا کۆتاساتەکانی مەسەڵەن ژیانی باوکم ئێمە بتوانین پێکەوە بە احترام و بە ڕێزەوە ینی لەگەڵێکە هەڵسوکەوت بکەین لە حاڵێکە بیرۆکەکانمان زۆر زۆر لە جیاواز بووە ینی هەموو جارە پیانەڵێم ئەم کچە یەمەنیانەی کە هاتنە ئێرە تەمان من یەکەم جارە بۆ شێوازە لەگەڵ کچانی یەمەنی تەعاملەکەم لە حاڵێکە تقریبان 3 ساڵە کاریان لەگەڵاکەم بە شێوازی ئۆنلاین ترسێکم تیا دروست بوو کە چۆن بتوانم ئەو بەڵانسە دروست بکەم لە نێویان ئەم کچە یەمەنیانە و لە نێوان کچەکانی خۆمان وەکو کورد لە نێوان عەرەبەکانە چونکە ئێستا ئەمە ئەو ڕۆژەی کە ئێستا بەخێر بێت هێرۆخان بوو هات ئەوەیەکی کرد راپۆرتێکی کرد کچانی مەسەلەن سووریامان لەگەڵا لوبنانمان لەگەڵا ئەجا کچانی بەغا مووسڵ و کەرکووک و جا کچانی کوردی بڵێن ناوچەکانی تر ئەو تێکەڵەیە زۆر گرنگە ینی پێشەوەی بن پێم وتن بە ئۆنلاین بە کچەکانم وتم کچەکان من ئێوە جارە ئێوە ناناسم نازانم ئێوە چی لە مێشکتانە هەیە بەڵام ئەزانم ئەم کچانە شەڕیان کردووە بۆ زۆر شت شەڕیان کردووە ئەسڵم بۆ ئەوەی بێن بۆ کوردستان شەڕیان کرد باشە کە هاتنە کوردستان با لەسەر کوردستان هاتنەکان قسە بکەین ئەو کارەتان کرد و بیرۆکەکە دوابوو بۆچی بچین بۆ عەمان بۆچی بچین بۆ مسر با بێنە کوردستان ئەزمموی ئەوان کە ڕۆشنە بێگومان فیدباکی خۆیان بە ئێوەدا کە ئێمە چیمان بینی لە هەر لە یەکەم ڕۆژەوە هەستیان چی بوو لە کوردستان و ئایا لە لای تۆ ئەمە چۆنەڵێ بەزری ئەوە نێژرا لە لای تۆ کە جارێکی تر هەر ڕوو لە کوردستان بکەیتەوە بۆ ڕاهێنانکردن بە کچانی هەر وڵاتێکی دیکە بێت من هەر ئەو ڕۆژەی ئەو کچانە گەیشتە کوردستان لەو ئیمێلێکە ناردم بۆ سەفیری فەڕەنسا و هەر تاها حتا بۆ سەفیری فەڕەنسا لە عێراق پێم وتم لەم پرۆژە بەدواوە ئۆفیسی ڕێکخراوەکەی ئێمە لە کوردستان وهی عێراق ئەبێتە ئۆفیسی ڕێجیۆناڵ یعنی تاوە ئیتر هەر پرۆژێکم لە هەر وڵاتێکی ترا بێ
ئەگەر دۆخەکە هیوادارم ینی انشاءڵا دۆخی کوردستان بەردەوام هەروە بێت ئەمە وەکو ئۆفیسی ڕێژۆناڵ سێ یەکەم ڕەنگە هەندێک چالاکی کۆنفرانس و شتمان بچێتە وڵاتی تر بەڵام ئێتر لەمە دو هەر وەرکشۆپێک و خولێکی بڵێن چکەم ماسە کلاسانە پێویستی بە حزورە لە بەرەوەی کە ماتریاڵە هەر ئێهێنمە هەولێر دەکەم بە دڵنیایەوە جا شتێکم ئێستا بیرکەوتەوە حەزم کرد پێتانی بڵێم ساڵی 2012 فیلمێکی بەڵگەنامەیم دروست کرد من خۆم هەر بۆ خۆم حەزم لە دروستکردنی فیلمە فیلمێکی بەڵگەنامەیم دروست کرد لەسەر ژیانی دکتۆر تیسۆ دکتۆر تیسۆ یەکەم کنسوڵی گشتی فەڕەنسی لە کوردستان گەڕابووەوە ئیشەکەی لێرە تەواو بوو گەڕابوو بۆ پاریس لەوێ فیلمەکەم لەسەری دروست کرد اینجا چوم لەگەڵ بەرنارد کوشنەر لە ماڵەکەیە کە بەرنارد کوشنەر وەزیری پێشووی دەرەوەی فەڕەنسایە چاپێکەوتنم لەگەڵا کرد لەسەر چیرۆکیەوەی کەچکە بەرنارد کوشنەر دکتۆر تیسۆی کرد بە کنسوڵ بە وڵاتی فەڕەنسا یەکەم وڵات بوو کە بڕیاریدا یەکەم جار ئۆفیسێکی دیپلۆماتیک بوو کردیەوە یعنی ڤیزە وشت هەر لە بەغا ئەدرا یەکەم وڵات بوو دەست پێشخەریەکەی فەڕەنسا بوو پێشەوە هیچ وڵاتێکی تر لە هەرێمی کوردستان هیچ ئۆفیسێکی دیپلۆماتیکی نەبوو 2007 اینجا کە چاپێکەوتنەکەم لەگەڵ بەرنارد کوشنەر کرد و لەسەر دکتۆر تیسۆ قسەی کرد کە لە بەرەوەی کە چیرۆکێکی لەگەڵ کوردستانە هەیە و لە بەرەوەی کە کورد دەناسێت و ئێمە هەڵمان بژارد بەوەی کە ببێتە کنسۆل شتێکی وت ئەو ڕستەیە ئێستا من خۆم پراکتیسەیەکەم یعنی حەزەکەم باسی بکەم وتی ئێمە بۆچی بڕیارماندا ئەو ئۆفیسی دیپلۆماتیکە بکەینەوە لە کوردستان ئەمە کەی 2012 ئێستا لە ساڵی 2023 باشە وتی لەبەر ئەوەی کە هەرێمی کوردستان تاقە ناوچەیەکە کە ئەگەر هەموو ناوڕاست خۆڕاتی ناوڕاست شەڕی تا دروست ببێ ئەو ناوچەیە ئەمێنێتەوە ینی شتێکی ئیستراتیژیکە ینی بڵێن ناوچەیەکە کە دەتوانی تیای بمێنیتەوە ئەمە 2012 پارێزراوە مححمل 2012 ئەوەی بە من وت ئەوان 2010 باشە خاتوشەیدا بە ڕستە پێم بڵێ بۆچی ئەم دیدگایی هەبوو لەسەر ئەم ناوچەیە بۆچی ئەم بۆچوونەی هەبوو لەسەر ئەم ناوچە لەبەرەوەی کە کورد باش دەناسێت و کوردستانیش باش دەناسێت کەسێکە لەوانەیە کە ساڵهای ساڵە یعنی یەکەم کەس بوو کە لە ناو پەرلەمانی ئەوروپی باسی کوردستانی کرد لەبەر کە ئەسڵان خۆی فەڕەنسا دەست پێشخەری هەبووە مەسەڵەن دانیێل میتێران یەکەم ژنی هەڵا هەمیشە دۆست باڵپشتی کورد بووە بەڵێ کە ساڵی 1980 بانگەوازێکیان کرد ساڵی 1990 خۆی دانیێل میتێران هات بۆ کوردستان لە ماردین لەگەڵ هەموو کووردا کۆبووەوە ینی چیرۆکێک هەیە لە بینی کوردستان و فەڕەنسا چیرۆکێکی دۆستایەتی زۆر زۆرەوە هەیە باش ئەیناسێت و بەڕای من ئێستا کە من لە ناوچەکانی شەڕیان لەگەڵ ئەو ژنانە کار دەکەم لەکە لە ناوچەکانی شەڕن بە پراکتیسە و بە عملی تێگەیشتم کە بڵێ ئێمە لە هەرێمی کوردستان ئەتوانین خولێک بۆ کچان لە یەمەنەوە کچ بهێنینە ئێرە جا باسی کچەکانتان کرد حەزەکەم پێتان بڵێن ئەو کچانە بۆ هاتنیان بۆ هەرێمی کوردستان ئەبوو دایک و باوکیان ڕازی بکەن ئەبوو زۆر کەس ڕازی بکەن و تەنانەت هاتنیشیان لە فڕۆکەخانەوە گرفت بوو لە بەرەوەی 11 کچ بە تەنها و ئەوان ئەزمموی شەڕیشیان هەیە وەزان عێراقش ناوچێکی ناسەقامگیرە وازان هەرێمی کوردستانی ڕاستە بەشێکە عینەن عێراق ناسەقامگیر ئەنجا ئێمە ڕۆیشتین سەفەرێکی بارزانمان کرد بۆەوەی کە تۆزێک ئاگاداری بڵێن چیرۆکی کوردستان بن و دوایەوە چونە مۆزەخانەی ئەنفال و یعنی گریان ئەوتە من نەمانزانیوە سەدام حوسێن ئاوا دیکتاتۆرێکی ئاوا بۆ چووکە لا ئێمە ئاوا باسی سەدام حوسێن ناکرێت بەڵێ خاتوشەیدا بێگومان زۆرمان حەزە کرد کە زیاتر درێژە بە بابەتەکە بدەین من هەستەکەم وەکو خودی خۆم دۆزی دەردانی هۆرمۆنی دۆپامینم گەیشتۆتە سەقف ئەم بەیانە چونکە بەڕاستی کاتێک مرۆڤ کرد کە چالاکیەکە کە کارێکەکە هەست بە خۆشێکا و هۆرمۆنە دروستە بێت جاری وایە تۆ کەسێک کارەکەکە بەس چون هاوڕەگەزی خۆتە ئیتر هەستەکەی تۆ کارەکەت کردووە ڕێک ناڵم هۆرمۆنی دۆپامی لە منەوەی بەسەر هاتووە لە قورسی لەبیرەواتە بە ئێمەش نەگەر پێکە ببین زۆر بەخۆەتی بەڵام ئەگەر پێکەوە نبین و شەڕ بکەین پێکەوە زۆر خراپە جا کە پێکەوە کارەکەین تاوان پێویستیشمان بە هێز و بەتوانە و بە ئەنەرژی پیاوەکانیشێ هەمانە من پیاوەمان زۆر لە دەوروبەرە بەڵام بڕات هەبێ ئەگەر باوەڕمان بە توانەکانی خۆمان هەبێت خاتوشەیدا منەوە بڵێ من و هاژاد هاوکارین کە زۆر پاڵپشتیەکین ینی لەو ژنانەم ئەتوانم بڵێم کە لەگەڵ هاژەیە هاوکارێکی زۆر تەواومان هەیە بەیەکەوە هەمیشەش بۆیە سەرکەوتو بووینە چووکە لە پشتیەکین زۆر کەمنەوانی کە پرۆگرام بە یەکەوە پێشکەش بکەن
وە گونجاو بن دەباش پێت بڵم یەکەم جارە لە ستۆدیۆیەک لە کوردستان دانیشم چکە ڕۆشتوم باشە چەند جارێک ڕۆشتوم یەکەم جارە هەستەکەم لەگەڵ دوو ژنەی پێشکەشکاری بەرنامەی دانیشم کە بەڕاستی بە جوانی هاتن ناو قوڵای مۆزوعەکەەوە لەگەڵم تەنها پرسیارەکان لە کۆنتترۆلەوە بۆیان نایێت چکە شتە ڕووی داوە دوای وتمە ئەح خۆزگە نەچوومایە هەڵقوڵاوی خۆمانە زۆر جار تەنانەت هەر بە سیرکردنێکی سۆڤان لێم تێگەیشتووە منیش بە هەمان شێوە تەنانەت ئێمە جاریوا بۆ ناکۆکیش بووین لە ناکۆکیەکەشمانە هەر باوەشێکمان کردو بێت ئەمە جی خۆشحاڵیە بۆیە توانیوانە تا ئەم ئاستە بین ئەمە باسکردن و وەسف و پێهەڵدانی خۆمان نییە بەڕاستی شەیداخان بۆ یەکە بزانین و پیشانی بدەین ژن ئەتوانێت یەکتر پێویستە گفتوگۆکەی ئێمە زۆر خۆش بوو حەزمانە کرد بمان بوورە کە بە داوای لە بردنەوە پێت بڵێن دەرفەتی بەرنامەکە هاتی زیاترت شایەنە وڵی زۆر سپاسی هەمولایەکەکەم و بە تایبەت علی دۆڵەمەڕی نوێنەری حکوومەت چکە برادێکی زۆر خۆشەویست و نزیکە ئەو یارمەتی زۆری داین کە بتوانین ئەم چالاکیە بکەین و زۆریش حەزەکەم سپاسی تیمەکەم و ئەو کەم و کچانێکە لەگەڵمانان و هەموو کەسانێک کە هاوکاریەکەن بۆ ئێوەش ینی هەمووانەی کە تێگەیشتن بەڕاستی لەم پرۆگرامە زۆر خۆشەکە لە کوردستان لە ناوفیسێک دانیشتم من حەزەکەم پێشگەوەی کە بڵین بە جەنابەت ئەستێرە حەزەکەمە لێرە نازناوی دایکی میدیای ژنانی کوردت پێ بدەین وەکو دایکی ژنانی کورد کە لە کاری میدیایی کار دەکەن بەڕاستی جێگەی شانازی زۆر بەیانە من هەستێکی زۆر خۆشم هەبوو هیوادارم هەر خانمێکی میدیاکار بینەری ئێمە هەر خانمێک کە حەز ئەکات بچێتە ناو بواری میدیاوە نمونەیەکی ئاوها جوان کە دەبینی نەزانین ئێمە بەهێزین پاڵپشتیمان هەیە باوەڕمان بخۆمان بەو باوەڕۆ ڕۆشتی جیهانیش لەگەڵە دێت بە دڵنیایەوە من حەزەکەم ئەمەش بڵێم بە هەموو کچانێک کە حەزەکەن و کچانێک کورد و کچانێک کوردستانیانەوەی بنە ناو میدیاوە یەکەم شت باوەڕیان بخۆیان هەبێ دوو هەم بە هیچ کاتێک و بە هیچ شێوازێک ینی گوێ بە قسەی دەوروپشتی خوان نەدەن بە تایبەت ئەگەر پێت بڵێن ئەبێ ستایلی خۆت بگۆڕیە بێ بۆ شەر نە وەکو خۆت بە بیر و باوەڕی خۆت بڕۆ پێشەوە چکە ژن ئەگەر دەرفەتی بدرێتێ ئەگەر فێر بکرێت بڕواتان هەبێ ئەتوانێ وەکو پیاوە لە یەک ئاستایش بکەم مەبەست ئەوەش نییە کە تۆ شوێنی پیاوە بگری نە تۆ شوێنی خۆت ئەگری لە دوامەوە هەموو جارەواڵێم ئەڵێن تۆ زۆر ینی ئەوە فمینیستن ئەوەنە پیان ئەڵێم ئەسڵەن ئایدای فمینیستیش ینی یەکسانی ینی مافی مرۆڤ کە تۆ ما باسی ئێمە هەموو پرۆژەکانمان بە ناوی ڕۆژنامەوانی بۆ مافەکانی مرۆڤە ئەخیر خەڵاتیشمان هەر بەوە وەرگرتووە هەموو جارە وتومە نا ئێمە بە دوای شوێنی خۆمانە گەڕین ئەمە شوێنی ئێمەیە بڕواتان هەبێت ئەگەر ژن هەبووە لە ناو ساحەی شەڕە شەڕ نەبوو چکە ژن شەڕی ناوێت جوانە بە ئەمە دوایین وشە بێت زۆر خۆشحاڵین ژن لە ناو جەنگا بووە لە بەرەکانی جەنگ وایە شەڕەکە ڕووی نایە سپاس بۆ تۆ خات و شەیدا دووبارە کامیوانی ئەمە دوێنە بن